کاک بەرزان سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. هەر حەز دەکەم یەکسەر ئەو پرسیارەش لە جەنابەت بکەم. هەست دەکرێت بەوەی کە گۆڕانێک لە استراتیژێتی کارکردنی ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی داهات بێتە ئارام؟ زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەگەر ئەمە بە استراتیژ دایبنەی لەوانەیە وەڵامدانەوەیەک بێت یا خود ڕنگدانەوەی ئەو شکستە گەورانە بێت کە داعش بەسەری هاتووە لە عێراق و سووریا و شکستی ئەو دەوڵەتەی کە ئاماژەی پێکرد بە تایبەتی دروستکردنی دەوڵەتێکی جیهانیە. وەک ئاگادارن پێشتر کە ئەوترا داعش یەکەمین جار کە خۆی ڕاگەیان بە ناوی ڕێکخراوی دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. بەڵام ئێستا ئەو زاراوەیە خۆی نەماوە، بەڵام هەر بازەکرێ وەکو داعش ئێستا ئەوەی ئەوترێت دەوڵەتی ئیسلامیە. مانای وایە کە داعش دەوڵەتەکەی بێسنوور کردووە، دەوڵەتەکەی فراوان کردوێتەوە بۆ هەموو جیهان و ئێستا جیهانی دابش کردووە بۆ دوو بەرە، بەرەی کوفر و فەساد کە مەبەستی بەرەی ڕۆژئاوایە لە بەرامبەر بەرەی ئیمان و فەزیلەتە کە بەرەی ئیسلامیە. بۆیە دەستی هەموو لایەنگرانی خۆی بەرەڵا کردووە لە هەر شوێنێک بێ بتوانن کاری تیرۆریزمی ئەنجام بدەن لە ڕێگەی تاکەویەوە بێ. باشە کاک بەرزان، لێرەدا وڵاتان چ ئەرکێکیان لە ئەستۆیە؟ ئایا بەرامبەر بەم گۆڕانکاریانە وڵاتانیش دەبێ استراتیژێتی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەتی ئیسلامی بگۆڕن؟ یعنی استراتیژێتی وڵاتان وەک ئەزانیت بەردەوامە لەو خیتابە و لەو استراتیژەی کە پیادەیان کردووە کە ئەویش کۆتایی هێنانە بە دەوڵەتی تیرۆریزمی داعش، واتە کۆتایی هێنان بەم ڕێکخراوە و لە ناوبردننی بە هەموو شێوەیەک. و ئەمەش بۆ خۆی یعنی وەکوتەم هەر ئەم ڕنگدانەوەی ئەم خیتابەیە کەم ڕنگدانەوەی لە داعش دروست کردووە و پێم وایە استراتیژی وڵاتان لەسەرم ئاستە بەردەوامە بێ و لێدانی دومتر و گورزی کوشندەتر لە داعش دەدەن. وەک ئەبینین کە ئێستا لەو شوێنەی لە بینی نێوان عێراق و سووریا دەوڵەتەکەیان دروست کردووە، لەسەر خاکە بەشێکی زۆریان لەدەستداوە بەرەو لە ناوچوونە چن. لێرەوەیە کە داعش شەڕەکە ئەوێ بجۆزێتەوە بۆ ناو ڕۆژئاوا خودی ڕۆژئاوا خۆی و بیکاتە جۆرێک لە شەڕی شارستانی یاکو شەڕی ئاینەکان و بەمە شەڕەکە بکاتە بینی نێوان باوەڕداران و بێ باوەڕداران کە بەلای ئەوانە کە بەلای ئەوانەوە هەموو جیهانی مەسیحی جیهانێکی کافرە. بەڵێ کاک بەرزان، مەسلەی کۆتایی هاتن بە ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو دەوڵەتی ئیسلامی یعنی زۆرێک لە چاودێر لێرە لە ئەمریکاژی ئاماژە بەوە دەکەن کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ، کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقە لە سووریادا دەشێ هۆکاری سەرەکی بن بۆ نەهێشتن و لە ڕێگوڕی شەواڵکێشانی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە. ئەی بۆی دوای ئەوە متمانە چییە کە داعش بە شێوازێکی تر یا بە فۆرمێکی تر دروست نەبێتەوە؟ خۆی بێگومان یعنی ئەو قسەیە هەموو ڕۆژەوە خۆی ئەزانێەوە، هەموو لایەنێک ئەزانن کە کۆتایی داعش مانای کۆتایی تیرۆریزمی ئیسلامی نییە. وەک مەسەلەن کۆتایی قاعیدە، وەک ئێستا بینین قاعیدە بەو شێوە بەهێزیەی جاران نەماوە کە قاعیدە لە دوای ئەوەی کە ئەمریکا هۆی پەمەنان شەڕەکەیان بردە سەرخاکی خۆیان، قاعیدە تووشی شکستی گەورە بوو دوای مردنی بنلادن پەرشوبڵاو بووە ڕێکخراوی تیرۆریزمی تری لێ دروست بوو. لەبەرەوە چاوەڕوانەکرێ بێگومان دوای داعش بە شێوەی فۆرمی تر بە ڕێکخراوی تر خۆی بنیاد بنێتەوە. لەبەرەوە شەڕەکە هەم لەسەر ئاستی سەربازی، لەسەر ئاستی هەواڵگیری، لەسەر ئاستی دەستگازانیاریەکان کاری لەسەرکرێ، بەڵام لە هەمووشی گرنگتر کارکردنە لەسەر ئاستی فکری لە وڵاتانی هەم ڕۆژئاوا خۆیەوە لە هەم وڵاتانی ئیسلامە بۆ جەنگکردن دژی بیرروباوەڕی تیرۆریزمی ئیسلامی، دژی بیرروباوەڕی جیهادی. یعنی تەنها شەڕەکە لە ئاستی سوپادا ناکرێت، شەڕەکە پێویستی بە شەڕێکی درێژخایەن هەیە و هەموو خیتابی سەرکردەکان ئاماژەی ئەوەکەن کە ئەم ژەڕە درێژخایەنە و تەواو نابێ بە ئاسانی. بەڵێ ئەم شەڕە درێژخایەنە وەکو جەنابیشت ئاماژەی پێدەکەی، بەڵام چەندێک درێژە دەکێشێ. ئایا هزری تێرۆریزمی ئیسلامی دەگاتە ئەو ئاستی کە بڵین کۆتایی هات؟ یعنی کە چەند درێژە دەکێشێ بەڕاستی ناتوانرێ مەزەنە ناکرێت، بەس من پێم وایە زۆر درێژە دەکێشێ، چونکە کێشەکە وەکوتم داعش تەنها ڕێکخراوێکی تیرۆریزمە، ئەو نەمێنێ ڕێکخراوی تر دروزە بێ. بەڵام کێشەکە ئەوەیە فیکرەکە و فەلسەفەکە و ئایدۆلۆژیەتەکە خۆی هەیە. ئایدۆلۆژیەتەکە چەندین سەدەیە لە سەرەتای دروستبوونی ئیسلامەوە پەیامێک هەیە کە ئەم پەیامە بەردەوامی بەخۆی ئەیا و لەگەڵ ئەوەیە کە شکستی هێناوە، بەڵام هەمیشە کەسان و لایەن و
کەسانی تر هەن کە بەردەوامی بەم پەیامە یعنی ئەویش وەکوتم دابشکردنی جیهانە بەسەر جیهانی کفر و بەسەر جیهانی باوەڕی ئیسلامیدا کە ئەبێ هەموو جیهان ببێتە ئومەیەکی ئیسلامی لەبەرەوە یعنی ئەم درێژخایانی ئەم شەڕە لەوانەیە بە چەندین ساڵ و سەدەش تەواو نەبێت تا ئەوەندەی کە فکری ئیسلامی خۆی لەناو خۆیە ئەبێ زاڵ بێت بەسەر ئەو بیر و باوەڕە تیرۆریزمە و ئەو خەونە نەزۆکەیە. ئەو خەونە نەوزەکەدا زۆر بە کورتی ئەوەم پێ بڵێ ئیسلامی میانڕە و دەتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێیاننا زۆر بە کورتی تکایە. بەڵێ نازانم ئیسلامی میانڕە و چۆن ناوی بنین بەڕاستی ئیسلامی میانڕە و تا ئێستا زۆر شەرمنانە لە بەرامبەر ئەو ڕێکخراوە تیرۆریزمانەیە خیتابێکین کردووە ڕۆڵێکی کاریگەر. بەڵێ بمبەخشە کاتم نەما زۆر سپاست دەکەم. سپاس بۆ ئێوەش.